گشتی ئەنجامێرن ئەوانیان نوێ لە ڕێگەی ئەم دیمەنانە بکەن بێکەوە بینەری و راپۆرت بین. تێکدان و شێواندنی ژینگە لە چاوی فۆتۆگرافەرانەوە ناونیشانی پێشەنگەیەکی فۆتۆگرافی بوو کە لە نزیک باخی گشتی شاری سلێمانی کرایەوە. ڕێکخراوی سروشتی کوردستان و بەڕێوەبەرایەتی پاراستنی دارستانی سلێمانی لە پێشەنگەکەدا لە ڕێگەی فۆتۆوە کێشە ژینگەیەکانیان خستە ڕوو. ئێمە وەکو ڕێکخراوی سروشتی کوردستان بە باشمان زانین لە ڕێگەی فۆتۆوە ئەو کێشە ژینگانی کە هەیە بیخێنە ڕوو بۆی بە شێوەیەکی کورت و خێرا ئەو پەیامە ژینگانی کە پەیامی مەترسیدارن لەسەر ژینگەی باشووری کوردستان بیگەێنین. ئەمڕۆ سەر لە بەیانی ئەم پێشانگای فۆتۆگرافیەمان بۆ بەرپرسەکانی پارێزگای سلێمانی کردەوە. ئەمڕۆژ دوایینی مەڕۆ بۆ هاوڵاتیان چونکە دەمانەوێت پەیامەکەمان دوولایانە بێ، پەیامێک بۆ سەڵات پەیامێک بۆ هاوڵاتی کردولامان پێکەوە بتوانین کار بکەین بە یەک تیم بۆ ڕێگریکردن لەو دەستدرێژیانی کە دەکرێتە سەر ژینگەی باشووری کوردستان. چکۆمان لەبیر نەچێت لە دوجارە هەموو پێکەوە بە یەک تیم دەتوانین کار بکەین بۆ پارێزگاریکردن لە ژینگەی کوردستان. ئێمە لەم پێشەنگای ئیمڕۆ زیاتر مەبەستمان لە وشارکردنەوەی تاکو و کۆمەڵگایە لە ڕووی خۆشەویستیان بۆ سروشت و بۆ ژینگەی کوردستان و پاکوخاوێنی لە سروشت و ژینگەیە و لەم پێشانگایە زیاتر مەبەستمانەوەیە کە هاوڵاتیان زیاتر هاوکاری ئەفسەر و کارمەندەکانی پۆلیسی دارستان من پاراستنی ژینگە و سەوزکردنی بابەتێکی گرنگە هەر بۆیە فۆتۆگرافەران لە ڕێگەی فۆتۆکانیانەوە کێشە ژینگەیەکانیان گەیاندە چاوی بینەر. من بە فۆتۆی خۆڵبارینی شەقامی مولەوی بەژاری فۆتۆیەکم کردووە کە من لێم فۆتۆیەدا ئاماژە بەواکەم کە کۆمەڵێ شت هەیە لە ڕووی ژینگەەوە هیچ وڵاتێک و هیچ هێزێک ناتوانێت بەرگری بکات لە ڕاگررتنی و لە پاراستنی هاونیشتیمانیان لەو پیسی و لەو خراپی بۆ سەر ئینسان تەنها سەوزی و درەخت نەبێ. درەخت و سەوزی باشترین شتن بۆ کەمکردنەوەی مەترسی بۆ سەر مەترسی ژینگە بۆ سەر گیانی ئینسان و هاونیشتیمانیەکان. کاش چەندکەرێک کە ئاسووتیت جارێکی تر لە ڕێگەی ئاو ماڵ و باران و ئەو ئەوەی کە جارێکی تر باتەوە بۆ ناو دەریاچەکەەوە بێتەوە بێ ئەوەیەوە دەریاچەکە جارێکی تر تووشی کێشەی ژەهراوی بوون و ئەو حاڵەتانە بێت جگە لەوەی ئەو شوێنانەی کە ئەم تەنکەرانەی چیا ئاسووتە جارێکی تر دار و سەوزایی لێ ناڕێتەوە ژینگەکەی وێرانە بێت. بینەرانی وێنەفۆکان دەڵێن فۆتۆکان هێندەی سیمیناری کێشە ژینگەیەکانی خستە ڕوو. ئەمە جگەلەوەی نمایشکردنی فۆتۆکان بۆتە هۆکارێک بۆ هۆشیارکردنەوەی هاوڵاتیان لە بەرامبەر پاراستنی ژینگەدا. ئەوەی کە تۆ بە فۆتۆیەک ئەگەێنی ڕەنگە جاری وا هەیە بە سیمینارێک یا بە 20 دقیقە قسەکردن یا بە بەرنامەیەکی تەلەڤیزۆنی نەتوانی ئەو ئامانجە بگەێنی و ئەوەی کە زانراویشە لە زانستی بڵێن فێربوونە بە تایبەتی بۆ خوێندکاران کە لە تەمەنێکی سەرەتاییان یا خوێندکاران بە گشتی ئەوەیەکەوە بینین کاریگەریەکی بەڕێژە کاریگەریەکی زۆر زیاتری هەیە لە بیستن. وێنەکان هەمویان دەدوێن وێنەکان سەبارەت بە باس لە پیسبوونی ژینگەکە پیسبوونی ژینگەش هۆکاری توشببوونی نەخۆشیە بۆ سەر ژیانی ئێمە تاکە کەس. فۆتۆگرافەران لە ڕێگەی 18 فۆتۆوە توانیویانە ئەو پەیامە بگەێنن کە پیسبوونی ژینگە کاریگەری نەرێنی لەسەر ژیان بەجێ دەهێڵێت. ئەمە جگەلەوەستیان بوو هۆشیاری پاراستنی ژینگەی لای چین و توێژەکانی کۆمەلگا بەرز بکەنەوە.